شاندی باڵای ڕیفراندۆمی کوردستان لە بەغدا سەردان و کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرس و لایەنە سیاسی عێراقیەکان سازدا و پاش چەندین کۆبوونەوەی جیاجیا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆکۆمار و سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی و سەرۆکی پەرلەمانی عێراق و باڵۆزەکانی ئەمریکا و ئێران و تورکیا لەم گشت کۆبوونەوانە کە ناوەڕۆکەکانیان ڕانەگەیەنران بەڵام ناڕەزاییەکی تەواو لەلایەن بەرپرس و لایەنە سیاسی عێراقیەکاندا هەبوو. حیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بە ئاشکرا لە کۆنگرەی ڕۆژنەوانی هەفتانەی هەڵوێستی حکوومەتی عێراقی دەربڕی. تطلع مواطنين الأكراد من ڕێز لە هەڵوێستی هاوڵاتیانی کورد دەگرم کە ببنە خاوەن دەوڵەتێکی سربەخۆ، بەڵام ئێمە دەستور و نیشتمانێکی سنووردار کۆمان دەکاتەوە، بەڵکو بەڕوونی سیر دەکەم بە تێڕوانینم لە بەرژەوەندی هاوڵاتیانی کورد نییە کە سربەخۆ بن. لەلایەنێکی ترەوە هاوپەیمانی نیشتیمانی بە سەرۆکاتی عەمار حەکیم ناڕەزایەکی تەواویان بەرامبەر بە گشت پرسی ڕاگەیاند. نحن نعتقد بأننا لا نؤمن وليس لدينا ڕوامان پێنیە و هیچ بەندێکی یاسایی و شەرعی و دەستوری ڕێگە بەم ڕیفراندۆمە نادات. پێشتری ژووتومان و ئەمڕۆ دووبارەی دەکەینەوە. کێشە سەرەکیەکان دەبێت لەسەر مێزی دایلۆگ تاوتوێ بکرێن و کێشە هەڵواسراوەکانی کێشەی دارایی و ئیدارین کە لە نێوان حکومەتی هەرێمی کوردەکان و حکومەتی فیدراڵدا هەیە. بين حكومة إقليم كردستان وبين الحكومة الاتحادية. إذا أصبح الأمر غير دستوري ئەگەر کێشەکە دوور بێ لە دەستور بە دڵنیایەوە تووشی چەندین کۆسڵ دەبین. بەڵام ئەگەر خۆمان بە دەستورە و ببەستین ئەو کاتە خۆمان و برا کوردەکانمان دەپارێزین هیواداریش نین کە ئەم کێشەیە ببێتە هۆکاری جیابوونەوەمان و ڕەفراندومیش کارێکی ئاسایی و لەگەشت شوێنێک ڕوودەدا، بەڵام ئەمانجەکانی بە دڵنیایەوە نابێت زەرەر بە دەوڵەت و هەریم بگەێنێ کە بەشێکی خۆشەویست و گرنگە لە عێراق. زنجیرەی سەردانەکانی شاندی ڕیفراندۆم بێئومێد نەبوون و کۆبوونەوەیەکی تریان لەگەڵ هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدربەست و لە کۆنگرەیەکی تری ڕۆژناوانی و دوور لە پرسی ڕیفراندۆم باسی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کرا. سوپاسی برا کوردەکان دەکەم لە هەرێمی کوردستان بۆ ئەم دەست پێشخەریە بۆ ئەوەی چارەسەری ناکۆشیەکانی نێوان هەرێم و حکومەتی فیدراڵ بکەین و دووبارەی دەکەمەوە حکومەتی فیدراڵ هیواخوازیشین کە نیازپاشی و ڕازگۆیی لە دانوستانەکاندا هەبێت لەلایەن برا کوردەکانمانەوە هەستمان بەم ڕازگۆی و نیازپاشیە بۆ بە دوواداچوونی چارەسەری کێشەکان کردووە. هەرێمی کوردستان هەڵوێستی خۆی بۆ بەغدا نرد و زۆربەی لایەنەکانی خاوەن بڕیار بەنەخێر بەرسەوی هەرێمیان داوە و شاندی ڕیفراندۆمیش تەنانەت مەرجەعی باڵای شیعەکانی ماوە، بەڵام وەک دەوترێ ئەوانیش بەنەخێر وەڵامی ئەم شاندە دەدەنەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.